دۆستان هەموو لایەکتان زۆر زۆر خێرن بەڵێ زۆر بەخێراتنی جەنابی دکتۆر بەشار میران دەکەم. ئێمە لە ئەنستۆی تۆژینەوە گەشەپێدان پێشی ئێستا دانیشتنی ئیدراسی دیکەمان هەبووە لەسەر وەزعیەتی کاتەکانی کوردستان و پێشی ئەو کارفەتەنێکەوە بەسەریان بێجێ بارێکی ئێمە بۆ ساڵ ڕابردوو کە نەمانتوانێت لەبەر وەزعی اقتصادی و هەندێکی دیکەش وەزع عەسکەری هاتە پێشێ ئەو دیراسەی کە دەمانەوێت بیکەین و پێشی ئەو کارفەتەنە ڕوو بدەن ڕەیەک تەقدیم بکرێ بەداخەوە نەبوو. واقعینە لەباری دێکاتەکانی کوردستان چ ئەوانەی لەناو هەرێمی کوردستان دەژیان چ ئەوانش کە لە ناوچە کێشە لەسەرەکان دەژیان کارەسات بارە بۆ کارەساتەکە لەوە دەرچووکە ئەبەری بەداخەوە ئەو شەڕێکی ئێستا هەیە هەمووی لەسەر ئەوانە و باجەکە هەموو ئەوانەیە. لە ڕاستیدا کاتێککە جەنابی دکتۆر بەشار میران ئەم عنوانەی دانا کە سەرنجێبوونی زۆر ڕاکێشە ئەوە کەسەی زیاتر کرد کە واقعی جوگرافیایی و شوێنی دانیشتنیان و تەرکیبیان ئەم شەڕە زۆر بە زەحمەت لەوانەیە بگەڕێتەوە سەر وەزعی پێشووی و لە پێشدان کوردستان وەکو دەوڵەتی ئەمری حکوومەتی ئەمری واقعی ناوێنین هەم لەژێر هانداندا بوو تەرجیعدا بوو هەم لەژێر ڕەخنەدا بوو کە وەزعی دێکاتەکان لە بەشداریکردنیان لە ژیانیان و لە دەرخستن و ئاشکرابوونیاندا ئەبێ هەوڵێکی زیاتر بدات. ئێستا خودی ئەو پێکاتانە بوونە قوربانی و بوونە جێی شەڕ و جێی کار لەسەرکردن. ئێستا تەرکیزی ئێمەی هەرێمی کوردستان یانی کوردەوەیە کە ئێزیدیتیان بەسەردێ، بەڵام لە دەوروبەری نینەوە هەموو پێکاتەکانی کە لە عێراق و لە کوردستان هەم لەوێ دەژیان. شەڕ لەوێ تا ئێستاش بەردەوامە. ڕوانگای جیاجیا هەیە بۆی کە چۆن ئاڵی تەنزیم دەکرێنەوە. ڕوانگای عێراق دیارە و ڕوانگای ئێمە تاو کەسەکە وازەح نییە لە کوردستاندا. لە پاڵەوەدا پێشنیاری دیکە هەنە کە باز لە دروستکردنی پارێزگای دەشتی نینەوە دەکرێت. ڕاستە پێشنیارەکە دەنگەکە کۆنترە لەوەی کە ئێستا تەسەوڕ دەکەم ئەمریکی و ئەوروپی و ناوخۆشمان بە شێوەی جیاجیا باسی ئەم مۆزوعە دەکەن. دروست دەبێت ئەم پارێزگایە شێوەیەکی دیکەی تەشکیلاتی وەردەگرێت لە هەر حاڵەتێکدا ئەبێ پێم وایە ئەبێ بیرکردنەوەکە زۆر واقعیانە و جددی بێ بۆ ئەوەی کە هەر تەشکیلاتێکی ڕێخستنەوە لە ناوچەی پێکاتەکان بێتە جێی نەزەر ئەبێ لە خزمەتی یەک گەڕانەوەیاندایە بۆ شوێنی خۆیان دوو ئەو کارەساتێ پێشی شەڕ لەسەریان بوو سەریان هەستێت. پێشی شەڕ ئەوانە هاوڵاتی بەرابەر نەبوون لەگەڵ دەرکەوت کە هاوڵاتی بەرابەر نین. هاوڵاتی پلە دووەم بوونە لە دواوەی نەرسی قانونی. نەرسی قانونیمان هەموو لە بەرابەردا، بەڵام ئێستا کە کارەسات ڕوویدا شەڕ ڕوویدا ئەبینین پێکاتەکان دامەڵاون لە هەر ئیرادەیەکی خۆیان بۆ تەنانەت بۆ دیفاع لە خۆکردنیشیان. سیستەمی ئیبارەوەبردن لە کوردستاندا لە ڕووی عەسکەری، لە ڕووی ئیداری و لە ڕووی پێکەوە بەستنی کۆمەڵایەتی هیچ دەرفەتێکی بۆ پێکاتەکان دروست نەکردبوو کە بتوانن وەکو هاوڵاتی کوردستان و مناتقێکی لەسەر بەشدار بن. ئیحتیمامی دەرەجەیەکی ئێمە هەرێمی کوردستان زیاتر بە برایانی ئێزیدیە، بە هاوڵاتیانی ئێزیدیە. کارێکی باشە، بەڵام پێم وایە دەبێت سەرنجی خۆمان بەرەو لای ئەوەی دیکەش ڕاکێشین، چونکە شەرت نییە کارەسات بەسەر ئەوەکانی تریدا وەکو ئێزیدیانی دەبێت جا بیر لە بیرکردنەوە بکەین. جارێکی زۆر بەخێراتر دەکەم، من تەنیا هەویستم قەلەق و ئیحتیمامی ئەنستۆی نیشاندەم ئێستا گوێ لە جەنابەت دەگرین. سپاس کاکسەرۆ، سپاس بۆ هەموو بەڕێزان بۆ ئامادەبوون بۆ ماندووبوونتان. بەڕاستی دەرفەتێکی باشە بۆ دوان لەسەر ئەو بابەتە گرنگ و هەستیارە کە بەداخەوە لە لای ئێمە هەمیشە پشتگوێ خراوە. ئەویش لایەنی ئەتنۆگرافی نەتەوەیەکە، یان ئەتنۆگرافی نەتەوەکانی ناوچەیەک
کە وڵاتان زۆر بایەخی پێ دەدەن وڵاتانی پێشکەوتوو بەڵام وەکو وڵاتانی لەمەڕ ئێمە ئەم باسە وەکو پێویست بایەخی پێ نادرێ لە کاتێکدا کە سیاست بەگشتی سیاست واتە بەڕێوەبردنی کاروباری خەڵک اینجا ئەو خەڵکە چەندە جۆرا و جۆر بن چەندە جیاواز بن هەڵسوڕاندنی کاروبارەکانیشان ئەوەندە زەحمەت دەوێت ئەوەندە زەحمەت دەوێت کەواتە سیاست بۆ خەڵکە لە پێناو ئەو خەڵکەیە وە تەعاملکردن لەگەڵ جیاوازی ئەو خەڵکە اینجا ئەو جیاوازیش جۆرا و جۆرن ئاستی جۆرا و جۆریان هەیە ئاستی نەتەوەیی هەیە ئاستی کولتوری هەیە ئاستی کۆمەڵایەتی هەیە ئابووری هەیە هەموو ئەوانە جیاوازین دەبێت لە بەرچاو بگرێن ئەگەر زانستیانە بیر بکەینەوە دەبێت ئەوانە هەمویان بە هۆکار دابنین بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی ڕاست و دروست ئیدارەیان بکەین لە وڵاتان نەخشەی ئەتنۆگرافی زۆر بایەخە زۆر بە نرخە فەرموو ئەوە یەکێک لەو نەخشە ئەتنۆگرافیانە کە پێشکەشی ئێرەم کرد بە رووسیە بۆیە سوودی نەبوو لێرە عەرزی بکەین هەرچەندە من هەندێکم کردووە بە کوردی هەموو پێکهاتەکانی ناوچە جیاوازەکانی هەموو دنیای تایە بە کورد و ئەنجاوە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کورد و عەرەب و فارس و تورک و ئاسووری و کلدانی و ئیتر تورکمانی و هەمووی تایە بە ڕەنجی جیاواز ئیشارەتیان بۆ کراوە ئەوە لە ناوەڕۆکدا دیاریکردنی ناسنامەی ناوچەیەکە ناسنامەی ئەو شوێنەی کە ئەو میلەتە لێ دەژیە ئەو پێکهاتەیە لێ دەژی کە بە ڕەنجێکی زەرد بۆ کورد کراوە هەموو ئەو ناوچە زەردانە ئەوە واتە کوردستان ئەگەر چی ڕەنگە خۆی دەبێت دەقیق بێ زانستیانە بێ بەڵام بۆ کەسێکی پسپۆرێکی بیانی ڕەنگە ئەوەندە فراهم نەبوو بێ ئەوەندە زانیارە کە بە دەقیقی 100 شوێنەکان دەست نیشان بکە بەڵام بۆ خۆیان ئەو وڵاتانە بۆ خۆیان زۆر دەقیق و زۆریش توانان لەوەردەستدا بۆ ئەوەی تەحدید بکەن بە دەقیقی بزانن چێ لە چێ دەژی و چێ زۆرینێ چێ کەمینێ لێرە ئەوەیەکی بچکۆڵانەیە ئەو زەردە لە عێراق ئەوە هەمووی عێراق هەمووی کوردە بە حەدێکی زۆریش دەقیقە یعنی ئێمەش وابزانم هەروە دەڵێن ئەو ئەگەر سنوورەکەی تەماشا بکەیت تەنانەت شنگالیشی تایە وەکو ئاماژەیەک بۆ توخمی کورد لە ئەوەی کە لە عێراق وا بڵێن جا وڵاتان زۆر بایەخ بە نەخشەی ئەتنۆگرافی دەدەن و سیاست و استراتیجیای خۆیانیان لەسەردا دەڕێژن لەسەر نەخشەی ئەتنۆگرافی چونکە ئەوان ئەنجە نەک هەر هی خۆیان بەڵکو هی وڵاتانیش نەخشەی ئەتنۆگرافی وڵاتانی تری دنیاش بە هەمان جۆرە ئەوان بایەخ پێ دەدەن و سیاسەتیان بەرامبەر بەو وڵاتانە لەسەر ئەو ئەساسەیە بە حەدێکی زۆر نەخشەی ئەتنۆگرافی ئەگەرچی بای ئەوەندە چەسپاوە واتە توخمەکان دیاریکردنی توخمەکان ڕەگەزەکان نەتەوەکان بای ئەوەندە چەسپاوە کە نەخشەیەکی بۆ بکەی بەڵام لە گۆڕانیشدایە لە هەمان کاتدا نەخشەی ئەتنۆگرافی دەگۆڕێ ئەگەر بە مێژوودا بچینەوە کورد لە هەمان ئەو ڕووبەرەدا نەژی ئەوە کە ئێستا لێیەتی حتمەن بچووکتر بووە ڕووبەرەکەی لە بەرگەلێک هۆکار ئەو ڕووبەرە فراوان بووە یا لە هەندێک شوێن تەسکتر دەبێتەوە بچووکتر دەبێتەوە لە بەرگەلێک هۆکار هەمیشەش هۆکاری سیاسی جەنجی ئابووری اینجا کولتوری و کۆمەڵایەتیش دەور دەبینن لە بەرفراوانبوون یا بچووکبوونەوەی ڕووبەری ئەتنۆگرافی بۆیە ئەتنۆگرافیا لە هەموو کاتێک دەبێ حسابی بۆ ئەوە بکە کە سنوورەکان وەکو خۆیان نامێنەوە ئێستا ئێمە بۆیەش ئەو بابەتەمان هەڵژارد بۆ قسە لەسەرکردن چونکە ئەوە خەریکە نەخشەی ئەتنۆگرافی لە ناوچەیەکی کوردی یان نزیک کوردستان ئەوە خەریکە دەگۆڕێ هەر لە هەموو عێراق ئەوە ئەگەرچی
بە سرف ئەتنۆگرافیانە نەوێ بەڵکو دیموگرافیانە ئەوە دەگۆڕێن نەخشەی عێراق ناوچەکان گۆڕانیان بەسەردادێ دیموگرافیاش و ئەتنۆگرافیاش یعنی خەڵک کەواتە ئیدارەکردنی ئەو خەڵکە لە زروفێکی جیاوازدا دەبێ سیاسەتێکی تری بۆ بەکاربێنی بۆیەش لێرەدا ئەو ڕووداوانەی دوایی بە تایبەتیش سەبارەت بە مووسڵ و دەشتی نینەوە گرنگی و ئەهەمیەتێکی استراتیجی گەورەی هەیە بۆ هەرێمی کوردستان ئێمە دەبێ بە چاوێکی جددی و دراسەیەکی زانستیانە و لێ هاتوانە دەبێ مامەڵە لەگەڵ ئەو گۆڕانە دیموگرافی و نەتەوەیانە بکەین کە لەسەر ئەرزی واقع و لە سنووری ئێمە و لەناو سنووری ئێمەشدا ڕوودەدەن گرنگی و بایەخی دەشتی نینەوە بە تایبەتی ئەوەی کە ئێمە هەڵمان بژار قسەی لەسەر بکەین لە سێ خاڵدا بە تایبەتی دەردەکەون شوێنگەی جوگرافی واتە دەشتێکی بە پیت و سەرچاوەیەکی گرنگی داهاتی کشت و کاڵیە اینجا دوام ناوچەیەکی استراتیجیە کەوتۆتە سەر ڕووبەرێکی هەستیار لە ڕووی سیاسی و نەتەوەییەوە سێەم دانیشتوانی ئەم ناوچەیە لە ڕووی نەتەوەیی و کولتوریەوە جۆراوجۆرن کە هێورکردنەوە و دڵدانەوە و قەرەبووکردنەوەیان و اینجا بەلای خۆدا ڕاکێشانیان پێویست بە پیادەکردنی سیاسەتێکی تا ئەو پەری حەکیمانە و پلان بۆ داڕێژراو هەیە ئەگەر مەبەستمان بێ ئەگەر مەبەست بێ ئەگەر لە استراتیجیەتی ئێمەدا ئەوە هەبێ کە ئەوانە بگرینە خۆ ئەو گۆڕانکاریە ئەو ناوچانە وەکو گوتم نەخشەی ئەتنۆگرافی سروشتێکی هەم چەسپا و هەم گۆڕاویشی هەیە لە هەمان کات گۆڕاوەکان سروشتی گۆڕاوی لەوە دێ کە خەڵک هەمیشە لە جوولەدایە اینجا بە هۆکاری جۆرا و جۆر چ شەڕ بێ چ ئاشتی بێ چ ئابووری بێ چ کۆمەڵایەتی بێ بەردەوام دەگۆڕێ کێشەکانیش لەوە دروست دەکەن گەلێک کێشەی سیاسیش لەوە دروست دەبێت ئێمە ئەگەر چاوێک بە هەموو دنیادا بەخشینین دەبینین لە زۆربەی هەرە زۆری شوێنەکان هەمیشە کێشەی سنوور هەیە کێشەی سنوور ئەگەر بە معنای سیاسیەکەش نەبێ بە معنای مێژوویی و ئەتنۆگرافیەکەی واتە سنوورە نەتەوەییەکە لە بریتانیا سەبارەت بە وێلز و هەروەهاش ناوچەکەی سەرەوە ئێرلەندا و سکۆتلەندا کێشە هەیە نەک زەق وەکو ئێرە بەڵام خلاف هەیە لەسەر فلان دێ و فلان شار و فلان دۆڵ لەوێ هەیە لە فەڕەنسا زۆرە هەر زۆرە لەگەڵ ئەو شوێنەی کە جەزیرە کۆرسیکا لەوێ فەڕەنسا بەشێک لە جەزیرەی کۆرسیکا بە فەڕەنسادا نانێ بە فەڕەنسی نازانێ کەچی خۆی جەزیرەیەکی بچووکی شە کۆرسیچەکان دەڵێن هەمووی کۆرسیکایە و فعلەن هەمووشی کۆرسیکایە هەمووشی بە زمانی کۆرسیچی قسە دەکەن لە ئیسپانیا لە رووسیا کە پڕە لە ئەتنیک و ئەتنۆسی جۆرا و جۆر کێشەی خلاف هەر هەیە لێرەش لە کوردستانی خۆمان لە عێراقیش و لە کوردستانیش دەبینین خۆ ئێمە یەکێک لە کێشە هەرە سەرچەکانی ئێمە ئەتنۆگرافیە واتە خاکە کێشە لەسەر سنووری ئەتنۆگرافیە ئەوەش بەڕادەیەکی زۆر کاری کردوتە سەر چارەنووسی سیاسی ئێمە بۆیەش دیسانەکە کاتە لەو ڕوەشەوە هەر گرنگە اینجا گۆڕانەکان سلبی بن یا ئیجابی بن لە نەخشە ئەتنۆگرافیەکان بە هەمان جۆر کارتێکردن و کاریگەری زۆریان دەبێت بێگومان ئەوە جگە لەوەی کە گۆڕانەکان هەندێک زۆربەی جار زۆر جاران دەبینین دەستکرد دەبن
ئەوە نییە لە عێراق ئێمە هەمومان بینیمان کە چەندە شاڵاوی تعریفکردن و ڕاگواستنی خەڵک و نەتەوەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکەوە ئەوە هەر زۆر کاریگەر بووە. ئێمە بوون دەشتی نینەوامان هەڵبژار چونکە نمونەیەکی دانسقەی نەخشەی ئەتنۆگرافیە بەو معنایی کە ڕووبەرێکی بەرفراوانە تیایدا خەڵکی جۆرا و جۆر دەژین لە ئاستی نەتەوەییدا کورد، عەرەب، تورکمان، کرد و ئاشور هەموو ئەوانەی تێدایە. لە ئاستی کولتوری و ئاینی دەبینین موسڵمان، مەسیحی، ئێزدی، شەبەک، کاکەیی ئەوانەی تێدایە. اینجا ئەوانە هەمویان لەم دەشتە کۆبووینەوە لە هەندێک شوێندا زۆر شتێکەڵاون. لە گوندێکا دەبینی چەند نێنەری چەند ئەتنۆسێک پێکەوە دەژین. بۆیش شوێنێکی ئەنجا بەشێکی زۆری بایەخ و گرنگی خۆی لەوەوە وەدەستهێناوە ئەم ناوچەیە کە ئەو جۆرا و جۆریە چۆن ئیدارە دەکرێت. بە تایبەتیش دوای ئەوەی ئەو ڕووداوانەی کە بەم دوایە هاتنی داعش و هێرشکردنی داعش و دەرکردنی ئەمانە یاخود هەڵاتنی ئەمانە و بەجێهێشتنی شوێنەکانی خۆیان و اینجا دەرەنجام ڕوودانی ئەو گۆڕانکاریە دیموگرافی و ئەتنۆگرافیەی کە لە ناوچەکە ڕوویدا ئەمەیان بوو بە کێشەیەکی زۆر گەورە و بوو بە بارگرانایی لەسەر هەرێمی کوردستان هەم لە ڕووی مادیەوە وەکو زۆربوونی خەڵک، زۆربوونی دانیشتوانی هەرێمی کوردستان، هەم لە ڕووی کولتوریشەوە و هەم لە ڕووی ئەتنۆگرافیشەوە کە هەندێک شوێن لەو ناوچەی دەشتی نینەوە کە بە کوردی حساب دەکران، بە کوردستانی حساب دەکران، دانیشتوانەکەی چۆڵکرا یا قۆستنەوەی هەندێک لە هێز و خێڵ و لایەنە عەرەبیەکان قۆستنەوەی ئەو وەزعە بۆ پێشڕەویکردن بەرەو هەرێمی کوردستان هەموو ئەو گیر و گرفتانە هەن کە ئەوە پێویست بە سەرنجێکی تایبەتی و جدی و استراتیژی دەکات بۆ بەرامبەر بە دەشتی نینەوە. بایەخێکی تری دەشتی نینەوە لە ڕووی ئەتنۆگرافیەوە لەوەدا کە پەیوەندیەکی مێژوویی ناسروشتی لە نێوان ئەو پێکهاتانەوە هەبووە. مێژوویی ناسروشتی کە دەڵێم ناسروشتی ڕاستە ئەوانە دانیشتوانی یەک ناوچە بووینەوە و لەگەڵ یەک بووینەوە یەکتریان تەحمل کردووە، بەڵام بێ کێشە و بێ گرفت نەبووە ئەو پەیوەندیە. وەکو کاکسەرەوە ئاماژەی پێکرد زۆر لەو پێکهاتانە لە ڕووی ژیانی کۆمەڵایەتیەوە و ژیانی ڕۆژانە وەکو توخم و ڕەگەزێکی ئەساسی حسابی بۆ نەکراوە، وەکو پێویست ڕێزی لێ نەگیراوە. لایەنە ئاینی و کولتوریەکە بەو ڕادەیە دادپەروەر نەبووە کە حسێب بۆ هەموو کەسێک هەموو خەڵکەکە بکاو بە یەکسانی تەماشایان بکە. بەداخەوە موسڵمان حسابی بۆ مەسیحی و بۆ یەزیدی و کاکەی نەکردووە، بۆ شەبەکی وەکو پێویست نەکردووە. ئەوە گرژیەکی لە پەیوەندیەکانی نێوان پێکهاتەکانی ناوچەکە هەمیشە هەر هەبووە، هەر وجودی هەبووە. بەڵام لە ماوەی مێژوویەکی نزیکەی درێژدا ئەمانە بە هەر شێوەیەک بێ تحملیان کردووە و خۆڕاگر بووینە و لە پێناو مانەوەیان لە شوێنەکانی خۆیانە هەموو جۆرە بێڕێزیەکیان تەقریبەن قبول کردووە. وەکو دەرکەوت، وەکو ئێستا بە ئاشکرا دەردەکەوێت کە چەندە توخمی
هەرە زاڵ لە ناوچەکە کە کوردی موسڵمانە چەندە ناحەق بووە بەرامبەر بەو ئەوانەی کە پێکهاتەکانی تری ئەتنۆسی کوردی بەتایبەت ئەوانەی کە کوردن ئێزدی مەسەلەن خۆ لە ناو شەبەکە تورکمان و عەرەبیش هەن بەڵام ئێزدی نەخێر کوردن هەڕێک هەمویان کوردن کاکەیی کوردن کەچی موسڵمانیەتەکە زاڵ بووە بەسەر ئەو پەیوەندیانە و هەڵوێستی نەعادلانیان بە کوردەکان نەوە دیار بووە لە بەر ئەو مەسەلە کولتوری و ئاینیەوە بێگومان ئەوەش لە هەڵ و مەرزێکی وەکو ئەوڕۆدا پێکهاتەکان جا چ ئێزدی بێ چ شەبەک بێ چ مەسیحی بێ چ کاکەیی بێ لە هەڵ و مەرزێکی ئاوە کە هێرشێکی درندانەی هێزێکی ئیسلامی بەسەریانەوە بەو دەردەی بردن لە هەمان کاتیشدا متمانەی بە کوردی موسڵمان نییە وەکو پێویست کە مێژوویەکی درێژی پڕ لە ناعەدالەتی لەگەڵدا هەبوو اینجا چارەنووسی ئەو پێکهاتانە لە هەڵ و مەرزێکی وەکو ئەمڕۆدا ئایا پێویست بە گرتنەخۆ و هێورکردنەوە و دڵدانەوە و قەرەبووکردنەوە ناکات و لە هەمان کاتیشدا ڕەخنە لە خۆگرتنێکی بە ئاشکرا و بە دەنجێکی بەرز کە چۆن ئێمە هەتا ئێستا وا بووین بەداخەوە نمونە گەلێک زۆرە ئەگەر چینە ناو وردەکاری نمونە لە ژیانی ڕۆژانە و پەیوەندی کۆمەڵایەتیەکانی نێوان گروپەکان ئەوە زۆر نمونەمان هەن کە ئێستا کاتی ئەوە هەیە کاتی وەیە کە قسەی لەسەر بکرێ اینجا ئەوەش لە جێی خۆی کە ئەو پێکهاتانە لەگەڵ ئەوەی ڕازی بووین بەو ژیانە نیمچە عادلانەی کە هەتا ئێستا هەیان بووە کەچی ناچار کراون لە ژێر هەرەشەی هێرشی داعش کە ئەو ناوچانەی خۆیان بەجێ بێڵن و ببن ئاوارە بن لە هەلومەرزێکی کە هەرێمی کوردستان ئەو توانای نییە کە ژیانێکی وەکو پێویست یاخود نیمچە پێویست بۆیان دابین بکە ئەوەش کارە ساتێکی تر لە هەمان کاتیشدا وەکو گوتم بارگرانایی هەرێمی کوردستان زیاد دەکەن بەوەی کە ئیتر توانای مادی و توانای گرتنەخۆی کە زۆر سنووردارە لە هەرێمی کوردستان جا بەم جۆرە لە هەڵومەرزی گۆڕانی دیموگرافی هەم ناوچەکە و هەم هەرێمی کوردستانیش ئەوە هەرێمی کوردستان دەخاتە نێو جێژاوی ئیدارەیەکی زۆر ئاڵۆز و زۆر زەحمەت کە پێویست بە ڕەنگە بڵێن موعجیزەیەک دەکات بتوانین کە تیایدا شەرمەزار دەرنەچین پێش هەموو کەسیش پێش هەمووش بەرامبەر بە پێکهاتەکانی تری ئەتنۆسی کوردی کە ئەوە چەندین هەمیشە دەگوترێ ئەوە سەروەت و سامانە ئەو جیاوازیە و ئەو پێکەوە ژیانە و ئەو تەنەووعە بەڵام لە واقعدا بەشێکی زۆری ئەوانیە لەم ڕوانگەیەوە ئیتر هیچ بواری ئەوە نەماوە هیچ پاسایەک جگە لە ئیشکردن بە جددی زانستیانە و استراتیجیانە چارەسەرکردنی هەندێک لەو کەم و کوڕیانە با نەڵێن کێشەکە هەمووی بەڵام هەندێک لەو کەم و کوڕیانەی کە دووچاری ئەو پێکهاتانە هاتوون و دووچاری ئێمەش هاتوون وەکو هەرێمی کوردستان
وەکو هەرێمی کوردستان. لێرەدا دەمەوێت ئاماژە بە هەندێک شوێنی کە ئەوەی پێ دەگوتێ دەشتی نینەوە. دەشتی نینەوە بە حەدێکی زۆر فراوانە و درێژاییەکەی هەلا نزیک سنوورەکانی سووریاوە دەست پێ دەکات تەنانەت سنجار و تەلعفەر و ئیتر بەرتەلەش و ئەوانە هەمووی دەگرێتە خۆ تا دێتە بن سنوورەکانی هەرێمی کوردستان. اینجا بەرەو دهۆک کە ئەو سەدەی مووسلیش لە خۆ دەگرێ و ئیتر ئەوە باەخێکی تایبەتی بەو ناوچەیە دەدا تا دەگەڕێتەوە لای خوار چیای سنجار، خوار چیای سنجار و بە سنجاریشەوە ئیتر هەموو ئەوە دەشتێکی کاچی بە کاچی بەرفراوان کە دەکرێت ئەگەر وەکو وەو پێشنارێ دەکرێت بکرێ بە پارێزگایەکی دەوڵەمەند و بە پیت و ئیتر لە ڕووی کولتوریشەوە جۆرا و جۆر دەبێ. جا ئەو چەندی ئەو پارێزگارە سەر بە هەرێم دەبێ یا سەر بە عێراق دەبێ ئەوە یەکلان نەکراوەتەوە، بەڵام بەپێی ئەو گۆڕانە دیموگرافیای کە لە ئەنجامی ئەو شەڕەی ئێستا دروست بووە پێم وابێ توخمی کورد لەو ناوچەیە زیادی کردووە بە بەراورد لەگەڵ توخمەکانی تر، هەم عەرەب و هەم پێکهاتەکانی تر. سەبارەت بە گوندەکانی بە پێش هەمووان ئێزیدیەکان بڵێن ئەوانەی کە دەکەونە دەشتی نینەوە، چونکە لە سەروتریش هەن، لە سەروی دەشتی نینەواش ئێزیدی هەن. هەندێک زانیاریم لە ڕووی نشیمەنی ئەوان لەم دەشتە، بەڵام ڕەنگە هەمووی هەر نەکەونە ناو دەشتی شنگالەوە. ئەوە هیچ لە ناو شنگال خۆی کە بەشێکی شنگال ئێزیدیە، بەشێکی گەورەی اینجا تەلعفەر و بەعاج و شەرگات کە ئەوانە ئێزیدیشیان لێن، لە هەندێ لە شوێنەکان تێکەڵن لەگەڵ شەبەک و لەگەڵ مەسیحیەکانیش، کە مەسیحیەکان بەگشتی لە تلکێف و قەرەقۆش و بەرتلە و ئەلقۆش دەژین، هەروەهاش لە بەعشیقە و شێخانیش کە ئەوە دەکەونە دەرەوەی هین. سەبارەت بە شەبەک بەداخەوە زانیاریەکان زۆر کۆنن، چونکە من اینجا سوتفە من پێشی ئەو ڕووداوانەی دوایی من خەریکی باسێک بووم لەسەر شەبەک، بەنیازی ڕووماڵکردنی ناوچەکانی شەبەک بووم، پەیوەندیشم کرد بە چەند برادێکی شەبەک کە یاوەریم بکەن بۆ ئەو مەسەلەیە، بەداخەوە ئەوەی بەسەر دەهات. نەک من نەمتوانی بچم، شەبەکانیش لە شوێن خۆیانەوە نەمان، بۆیە ناچار هەر لەسەر چاوەکانەوە شوێنم وەرگرتن. ئەجینا ئەگەر ئەوە ڕوویدا بایە من بە مەیدانی دەمتوانی قسە لەسەر ناوچەکانی شەبەکان بکەم. لەم ڕووەوە کتێبێک لەسەر شەبەکەکان بە ناوی هەر ئەشەبەک زوهێر کاظم عەبود نووسیویەتی بە حەدێک تەفسیلیە، هەرچەندە لەگەڵ هەموو بۆچوونەکانی نیم سەبارەت بە ئەسڵ و جۆری ئاینی شەبەکەکان، بەڵام لەوە دەچێ لە دەستنیشانکردنی گوندەکانیان و
ژمارەی دانیشتوانەکانیان هەندێک دقیق بێ نزیکەی 49 گوندی دەستنیشان کردووە کە هەمووی دەکەونە قەزایەکانی مووس و حەمدانیە و تلکێف ناوەکان زۆرن هەمووی ناخوێنمەوە هەر هەندێکیان کۆکجەلیل بازێوە باجەر بۆ دەرواچ ئینجا تۆبزاوە قەرەتەپە فازلیە یارمچە جلیو خان 49 ئەمەی ڕێز کردووە 49 دێ لادێ کە ئەمە ئیشارەتێکە بۆ پەرتوو ئەو ڕوبەرە فراوانەی کە شەبەکان دەیانگرنەوە و وەزنیان لەناو ئەو ناوچەیە بەگشتی بەهەرحاڵ دەستنیشانکردنی گوندەکانیان لەسەر نەخشە زەحمەتە چونکە هیچ نەخشەیەکی ئاوە بە تەفسیلیمان دەست نەکەوت گوندەکان نیتیا دەستنیشان کرابێ بەڵام قەزایەکان دیارن کە قەزا گەورەکان ئەوە تەلعفەر سنجار ئەوە تلکێف بەرتڵە هەموو ئەوانە قەزان و هەر یەک لەوانە چەندین گوند لە خۆ دەگرن جا سەبارەت بە چارەنووسی دەشتی نینەوە و دانیشتوانەکانی قسەی زۆر دەکرێن و تا چەند سەردەگرن دیار نییە و پەیوەندی بێگومان بە پێش هەموو شتێک پەیوەستە بە نەمانی ئەو هەڵومەرزە دژوارێک کە ئێستا لە ئارادایە ئەویش دەوڵەتی ئیسلامیە کە خەڵکەکەی وا دەربەدەر کردووە و ئیتر تا چەند ئەوە دەمینێ معلوم نییە بێگومان هەر پەیوەستیشە بە چارەنووسی مادەی 140 چونکە ئەمانە هەمویان ناوچەی کێشە لەسەرن لەو خەتوازام لە خەتی 140ەوە چیمان پێ دەکرێت بە تایبەتیش لە ڕەوشێکی نوێدا لە ئەمری واقعێکی نوێدا کە هەڵومەرزێکی نوێ و ئیتر دەبێ حیساب بۆ ئەوەش بکرێت اینجاش دیسان دەبێ ئەوەش لەبەر چاو بگرێن کە ئەمە چارەسەری ئەم ناوچەیە دیسا پەیوەستە بە جۆر و ئاستەکانی پەیوەندی ئێتنیکی و کولتوری پێکهاتەکان خۆیانەوە هەم لە بەینی خۆیان و هەم اینجا بە کوردیشەوە بێگومان لێرە کورد کە توخمی زاڵە ناوچەکە دەبێ پەیوەندی خۆیان دیارکەن بەو توخمەوە ئایا تا چەند لەگەڵ ئەوەن بێنن سەر هەرێمی کوردستان یاخود ئەو پەیوەندە مێژوویەمان ئەم دەرفەتەی بنبڕ کردووە بۆیە من وەکو پێشنیارێک من بانگاشەی دەسەڵاتی هەرێمی کوردستان دەکەم کە بە شێوەیەکی زۆر کولتوریانە و کۆمەڵایەتیانە بەرەو پیر ئەو پێکهاتانە بچێت تیایدا ئەمانە خۆیان لە وەزعێکدا ببینەوە متمانەیان هەبێ کە دەتوانن لە وەزعێکدا بمێنەوە بتوانن بە ئاسایی بژین و بە سەلامەتی بژین و هەست بە دڵنیایی بکەن ئەوە پێویستی بە سەلماندنە بەڕاستی ئەو سەلماندنەی کە لە هەموو مێژوودا ئێمە نەمان کردووە ئەگەر ئەوە نەکەی ناتوانیت بۆ خۆیان ڕاکێشی و ببن بە بەشێک لە هەرێمی کوردستان بە تایبەتیش چونکە ئەوە بایەخێکی استراتیجی هەیە لە ڕووی
زێدەبوونی و فراوانبوونی سنووری ئەتنۆگرافی کوردستان کورد بەڕادەیەکی زۆر کە دەگاتە سەر حدودی عێراق و سووریا و تەعید و پشتگیریکردنی ئەو توخمە کولتوریانە و ئەو توخمە ئەتنۆگرافیانە بۆ کورد گەلێک پێویستە. ئیتر ئەوەش دەمێنێتە سەر ئەوەی کە چەند حکوومەتی هەرێم دەسەڵاتی سیاسی تا چەند بایەخ بەم لایەنانە دەدا و تا چەندیش دەتوانێت ئیدارەی ئەو جیاوازیە کولتوری و ئەتنۆگرافیە بکات لەسەر ئەرزی واقع. من هەرو پێشنیارم هەیە، هیوادارم ئەگەر ئێوە بەڕێسانیش پێشنیار و ڕاستپاردە و ئیزافاتان هەوێ ئەو بابەتە دەوڵەمەندتر بکەین و ببورن لە کەم و کوڕیەکانیش. سپاسان دەکەم. من لەوێ دەستی پێەکەم مەفهومی دەشتی نینەوە لەوانەیە ئێمە بە شێوەیە کتێبگەین حیزبە مەسیحیەکان بە شێوەیەکی کە دەبڕەوەی جەنابەت زۆر فراوانت کرد گەیاندتە سنجار و ئەوانە. من زۆر قسەم لەگەڵا کردوون ئەوان هەر دەوڵی بەڵتەڵە و دایتە ڕسقەف ئەوانە بۆ هینەزانن. بەنسبەتی ئەو شوێنانە حیزبە مەسیحیەکانی شەرێکی بە شێوەیەک بۆچوونێکی هەیە بۆ مستەقبەلی ئەو یەکێکەوێ لەگەڵ عێراق بە یەکێک ئەڵێ لە کوردستان بین حکمی ذاتی بە یەکێک ئەڵێ ئەقلیمێکی سەربەخۆ ئەوە شتێکی لەو بابەتانەیە. باسی شەرگاتی شت کرد کە من بەلامەوە سێر بوو کە شەرگات کوردی لێبێ یا یەزیدی تیابێ لەوێ، ئەوە بەلامەوە سێر بوو. هەر تاقیبێک لەسەر قسەکانی کاکڕێواریش ئەو حکوومەت هەموو ئەو زانیاریانەی هەیە دەربارەی چەندێک کورد لەو ناوە هەیە، مەساحە چەنە، بە تەفسیل دێ بە دێ ئەو زانیاریانە لای حکوومەت دەسەکەوێت. بەڵام ئەوەی شتێکی داهینەکەی دکتۆر ڕەشاد کە بۆ چوونەکەی ئەوەیە ئێمە پێداچوونەوەیەک بە سیاسەتی خۆمان بەرامبەر ئەو مەناطقانە بکەین. یەکێکیان ئەوە بوو لە مەسەلەیەکی تاریخی ئایا ئاغا کوردێتی شێخی عەشرەت وە ئیسلام بووە کێ بووە بەرامبەر بەوانە پێویستی بە اعتزاری ڕسمی هەیە، هەر وەکو حکوومەتی هەرێم چۆن پاپا اعتزاری لەو مەسیحەکانی هێنا خەڵکی کە ئەو اعتزارانەی هێنەوە. ئەوە شتێکی لە اقتراحەکەی دکتۆر ڕەشاد شتێکی جوان بوو. ئێمە بۆ ئەو مەناطقانە ئەبێ ماستەر پلان بکەین، نەک ماستەر پلان وەکو خەریتەی هەر جادە و شتەکانەوەوانە. ئەوەشمان پێویست پێوێتی سنجار ئێستا کاول کراوە چۆن تۆ ماستەر پلانێکی بۆ دابنیت هەر لە ڕووی مەسائلی عمرانیەوە ئەمجا سەقافیەوەوانە. ئێمە کە باسی پێکاتەکانەکەین ئەڵین مەسیحی و تورکمانەوەنە، ئێمە خەریکە سنجارمان لە تیسەچێ کوردێک هەیە کە ناوێ بەسە ئایدی تۆ بێ کۆردەکەی خۆتە لێتە بێتەوە تۆ وەڵجا هینەکەی خۆم بۆ بگەڕێنەوە. ئەوەش هەیە ئەبێ بە شێوەیەکی جوان ماستەر پلانێکی جوان بۆ ئەو شتانە بکە لە ڕووی کولتوریە و عمرانیە و خەدەماتەوە ئەوانە. ئەوەشی کە کاکڕێباریش ئشارەتی پێەیە کە ئەو خەڵکەی نوێنەڕایەتی ئەو پێکاتانە ئەکا لەناو خەڵکەکەی خۆیان مەنفوڕن، تۆ بێ خەڵکێکی ڕاستەقینەی خۆیان بێنی بۆ ئەم هینا. بەنسبەتی خەریتە ئەتنۆگرافیەکان کە جەنابەت ئشارەتت کرد پێ، من بیرمەیە پێش 2003 ئینگلیز چاپ لێرە جوان ئیشی کرد، هەموو خەریتەی ئەتنۆگرافی کوردستانیان دروست کرد. دارف ڕئیسەکەیان بوو تا ئەو ساتە لەبەی دکتۆرا بوو لێرە بوو. اینجا من بەشێکیش لە هینەکەی من ئشرافم کردووە دکتۆراکەی. ئەمریکیەکان دوای 2003 هاتن نەکاری ئێرە هی هەموو عێراقیان کرد بە ناوی ئەنواعی مەسیح. یان ئەو شتانە هەیە، بەڵام ئایا جەماعەتی خۆمان چەندێک لەو معلوماتیان هەیە، چەندێک دڕاو بەدەست ئەوان. من ئەمبیری سیارەی ئەمریکی ئەچوو بۆ دێهاتی کوردستان و بە حمایەی خۆمان و ئێمە معلوماتەکەشمان دەست ناکرد. ئەوە زۆر شتێکی هینیان ئەکرد بۆ ئەو شتە. ئەمجا من هەروەڵم دەستخۆشیت لە یەکەم دکتۆر اقتراحەکەشت زۆر جوانە بۆ ئەو شتە کە بکرێ
بەڵام ئەوە فقط هی قیادەی سیاسی نییە ئیشی ئەوە نییە بە مؤەڕخ و بە شتی وا ئەوانە شتێکی پوختە بکەن و ئەو شتانە مەسائلی علمی اجتماع و کۆمەڵماسەکانی شتانە ئەو مۆزوعە بێت چۆن علاجی ئەم شتانە بکرێت. زۆر دەستخۆشی لە دکتۆرەکەم بۆ مەدخەلە گرنگە. ڕاستیەکە من لە ئەخیری قسەکان ئەو قسانەی کە لای من زۆر گرنگ بووم پەیوەستە بە مامەڵەکردن لەگەڵ ئەو کەیسە ئەو هینانە ئەتنیکانە و شێوازی با بڵێن پێکەوە ژیان لە کوردستانە. ئەو خاڵە لای من زۆر زۆر گرنگە چونکە هەروەکو تەجروبەیەکی شخصی خۆم کە ڕوبەڕووی جۆرێک لە ئینتیمایەکی جیاوازتر ساڵانێک تەبعاً ئەمە لە ناوبردنەوەی ناسیۆنالیستی کوردیە و ڕۆحی کوردایەتیوانە هەر لە نێو ئەو معزەڵە کوردیە جارێک ئینتیمایەکی ترە بینیت یان ڕۆحێکی تر جیاوازترە بینیت جۆرێک لە شۆکێک دروست دەکات یان ئەتوەستێنێت. ئێمە لە مەراسیمی ناشتنی ئەو شەهیدە مەزنەمان کاک حوسێن مەنسوور لیوا حوسێن مەنسوور من هەستم کرد کە چه ئینتیمایەکی طائفی ئێستا لە کوردستانە خەریکە نەشونماکە. طبعاً ئێمە بینیمە لە مۆزوعی شنگال و مۆزوعی یەزیدیەکان و ئەو معاناتی بەسەریان هات جۆرێک لە کۆبوونەوە لە نێو خۆدا جۆرێک لە تەقەوە لەناو خۆدا دروست بوو و ئیتر حتا قسە لەسەر ئەوەی کە کانتۆنێکی جیاوازیان هەبێت ینی با بڵێن قسەکردن زیاتر لەسەر ئینتیمایان و لەسەر ئەوەی کە لەوانەیە بڵێن کورد سونە ئەوانە پشی لێکردن و نەیانتوانی پارێزن. بەڵام لەو منتیقانەی تر لە منتیقەی خانەقین کەمتر هەست بۆوەکرا. بەڵام من بینیم بەسەرن بۆ ئەو شەهیدە کە با بڵێن لە وەکو ڕوتبەی عەسکەری جنراڵە وەکو ئینتیمای حزبی یەکێتی نیشتیمانیە و وەکو شتی شخصی خۆشی لە مێردناڵیەوە پێشمەرگەی کوردستان بوو بینیشمان لەکوێ شەهید بوو لە کەرکووک شەهید بوو. بەڵام ئەو مەراسیمە شیعیانەی کە بۆی کرا نیشانەیەک بوو و هینێک بوو معلەمێک بوو بۆ ئەوەی کە چه نعرەیەکی طائفی بە قووەت خەریکە دروست بێت و ئەوەش چەند تەئسیر لەسەر ئینتیمای قەومی و بزاوتی نەتەوەیی کورد دەکات. بۆیە من لێرەوە ئەمە قسە لەسەرەوە بکەم کە چۆن لە کوردستانە چۆن توانراوە تەعامل لەگەڵەوە بکرێت. یعنی با لە ڕەخنەکانەوە نەڵێم بەڵام با واقعاً سیر بکەین بە دیوێکە چەند توانیم چەند سەخی بووینە چەند دەست بڵاو دەستکراوە بووینە بەرامبەر بە تەوائفی تر بۆ بەرامبەر بە تەوائفەکانی تر کە پێک هاتەی کوردن ینی کورد پێک دێنن نەک کوردستان کورد پێک دێنن. ئێمە چەند دەستمان گوشیوە و کەمترین نێرایەتیان نمایندەیان کردو مەگەر کەسایەتیەک کە خۆی توانی بێتی خۆی کەسایەتی و ئەوانە بێ وەکو فەلەکەدین کاکەی وەکو فەرەنسوا حەریری ئەوانە. بەڵام کە سەیرەکەی بۆ من لە پەرلەمانی کوردستانە 5 کورسی دراوە بە تورکمان. ئەگەر حسابی ڕێژەکە بکەیت کاکەی لە کوردستاندا لە تورکمان کەمتر نییە وەکو تایف. بەڵام بەدەگمەن ئەبینی لە کوردستانە کاکەیەک لە پەرلەمانی کوردستان بێت لە مؤسساتی حکوومەتیش بە هەمان شێو ینی با بڵێن لە مؤسسە هەیکەلەی حکوومەت لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتەوەانە. ئێزیدی بە هەمان شێوە لەوانەیە چەند قاتی تورکمانەکان بن لە کوردستاندا بەڵام ئەبینی ئێزیدی کورسیەکان پێ ئەدرێت بائین بەڵام تورکمانەکان 5 کورسیان هەیە. ئەمە کە ئەڵێم تورکمانەکان ئێنمۆ قسەم لەسەرەوە نییە کە تورکمان پێ نەدرێتوانە. من ئەگەر تورکمان ڕێژەکەیان لە کوردستانە چەندێ من بە حەقی خۆیان ێزانم بەشێک لە پێکاتەی کوردستان منەتیان ینی زۆریان بەس ناکەن و هاوڵاتی دەرەجەیەکەن قسەم لەسەرەوە نییە. بەڵام چۆن ئێمە توانیمانە لەگەڵ پێکهاتیەکانی ناو کووردا مامەڵە بکەین چۆن توانیمانە ئەوان بەشدار بکەین لە پرسە سیاسی گرنگەکان لە پەرلەمانی کوردستاندا حضوری بە قوتیان هەبێت لە دام و دەستگاکانی حکوومەتی کوردستانە کە تۆ ئەمەد نەبوو حتمما دەبێت چاوەڕێ بکەیت بە تایبەتیش لە هێرشێکی واو لە سەردەمی داعشێت و زاڵبوونی زمانی سەلەفی لە کوردستاندا و فکری سەلەفی لە کوردستاندا حتمما دەبێت چاوەڕێەوە بکەین کە کوردی خانەقی کە یەکێکە لەو شارانەی ساڵانی دوور و درێژ لە نێو کوردایەتی بووە ئێستا کوردی خانەقی شیعەی کوردی خانەقی زۆرتر هەست بە ئینتیماعات طائفیەکە بکات زۆرتر هەست بۆ بکات کە لەوانەیە ئێرانە لەوانەیە سیستانیە لەوانەیە مەرجعیەتی نەجەف زۆرتر پاڵپشتی ئەو بێت نەک قەڵاچۆلان و نەک بارزان و نەک یەکێتی و نەک پارتی ئەوانە. ئەمە زەنگێکی مەترسی زۆر گەورەیە. بە هەمان شێوەش ئێزیدەکەش بیر لەوە بکاتە کە تەنها خۆی لەوانەیە یان گۆڕینی با بڵێن ئینتیمای قەومی ئەوانەی خۆی کارێکی لەسەر بکات. من لەو قسانەی دکتۆر لاب گرنگە کە ئەمە دەکرێت دەرگایەکی گەورەی بۆ گفتوگۆ و حیوارێک نەک تەنها بۆ پێکەژیان ئەبێت تەرجمە بکرێت. پێکەوە ژیان یعنی بەشداری پێکردنی ئەوان لە بەگوێرەی
قدرات وینیخیان لە مؤسساتی دەوڵەتدا دەنا وەکو جملەی عاتفی و یەکێکین و براین و تاریخێکمان هەیە و مێژوێکمان ئێمە پێم وایە ئەوە بە دەردی کۆمەڵگا وارە ناخە دەبێت بەشدار بن بەشدارێکی فعالی ئەوانە بن و بەشداریان پێ بکرێت بە گوێرەی نەک هەر تەنها لەو چوارچێوەمێنەوە گیانەکان منیش هەر ڕاستەکەی تێبینیەکمە لەسەرەوە پێشەوەی دکتۆر هاشم باسیەوە بکە کە مەسەلەی ئەتنسی وەکوی دکتۆر ئاماژەی پێدا شتێکی سابت نییە ئەگۆڕێ گۆڕانەکانی زۆر پەیوەندی هەیە بە گۆڕانی دیموگرافیەوە دیموگرافیەکەش وا ئاکات جوگرافیای ئەو کەمە نەتەوایەتیانە ڕۆژ بە ڕۆژ لە گۆڕان پەیوەندی بە گۆڕانی دیموگرافی زۆر تەسیرێکی زۆر گەورەدانێ لەسەر مەسەلەی هێزی ئەو کەمایەتیانە لە سیاسەتی گشتیە من خەڵکی کەرکووکم 50 ساڵ بەر لە ئێستاکە لە بیرمە ئەو عەربانەی لێە بوون گەڕەکێکە بوون پیانەت حەدیدەکان هەمووی گامەشلەوان بوون هەمووی چل ماڵێک بوون هەنێ ماڵی پەرتەوازەشە بوو ئێستاکە گۆڕانی دیموگرافیەکە کارێکی کردووە ئێستاکە عەرەبەکان وەزنێکی زۆر زۆر گەورەیانەوە بە ئاسانیش معامەلیان لەگەڵا ناکرێت یعنی تۆ لە دەرەوەی مەسائلی سیاسی سەرکەی معاملەی سیاسی سەرەکەی شتێک فاکتەرێکی تریش هەیە کارەکە ئەو فاکتەرە کارەکەی بەردەوامە و لە کۆنتریشە یەزیدەکان و کەما نەتەوایەتیەکان و ئاینەکان هەر لەژێر ئەم پاڵەپۆستەیە بوون ئێستش ئەمە شتێکە ئەیبینین پاشڕۆژ بە هەمان شێوە هەمان شت دروست دەبێتەوە ئەوەیە کە ئەمانە لە ڕاستەکەی ئەمانە ڕۆژ بەڕۆژ کەمترە بنەوە ئەو ئەتنستیانەی کە زیاتر زاوزەیەکەن زیاترە بن ئەوان هێواشاش جێگە بەم کەمایەتیانە تەنگەکەن ئەم تەنگکردنە لە ڕووی پاراستنی ئەم کەمایەتیانەوە من لەو بڕایم بە پێچوانێک قسەکەی دکتۆر هاشمەوە احتمالی هەیە پێویستەکە حکوومەتی کوردستان چاک بخشێنێت بە سیاسەتی پاراستنی جوگرافیاییەوە جوگرافیای ئەو جێگانەیە کەم خەڵکانە تیای دانیشتوون بپارێزرێ بۆی کە ئەمانە بمێننەوە چونکە ئێمە ئازانین ئەم پاڵەپۆستەی وای کردووە یەزیدەکان بۆ نمونە هێوا شەشوان لێ هاتووە لە جێگەیەکەوە پاڵم پێ نێراوە بڕۆشتن بۆ جێگەیەکتر هەموو یەزیدەکانی جمهوریەتەکانی ئیتحادی سۆڤێتی هەموو یەزیدەکان بوون هەمووی پاڵم پێ نێراوە ڕۆشتون هەموو ئەو یەزیدانەی کە ڕۆشتن تا ئەڵمانیا هەمووی بەو پاڵەپۆستەیە ڕۆشتون من قسەکەم هەر لەسەرەوەی ئایا ئەو پێداچوونەوەی سیاسەتی حکوومەتی کوردستانە لە ڕووی معاملەکردن لەگەڵ ئەم کەمایەتیە نەتەوایەتی و ئاینیانەوە لە ڕووی ئەتنستیە ئایا مەسەلەی ناوچە پاراستن لە جێگەی خۆیان هەیە یان نییە زۆر سپاس شتێکی نوێ تێدا نییە بەڵام هەندێک جار هەر بروژاندنی مەسەلەکە گرنگە هەندێک جار دووپاتکردنەوە گرنگە سەرنجڕاکێشان گرنگە ڕاستە من نەمتوانی شتی زۆر نوێ ئەوە لە خەیاڵی هەموو کەسانە ئەوەی گوتم بەڵام ئیشارەتدان بۆ ئەو وشەی جارێ هەر وشەی ئەتنۆگرافیا هەر تابووی لەسەرە لێرە هەر کەس بەکاری نەهێنێت هەر کەس حیسابێک بۆ پێک هاتە نەتەوەیی و کولتوریەکان ناکات ئەوە هەر لە فەرهەنگی سیاسی ئێمەدا هەر نییە حیساب بۆ ئەتنۆس ناکرێت بەڕای من هەر ئیسارەکردنی ئەوە شتێکە کاتی ئەوەش هاتووە کە ئێمە سیاسەتێکی ئەتنیکیمان هەبێت ئەتنۆگرافیمان هەبێت چونکە ئاخر ئیدارەکردنی ئەو هەموو خەڵکە جۆرا و جۆرە بەڕاستی زانستێکی بەڕاستی هونەر و توانایەک و تێگەیشتنێکی هەبێت هوشیاریەکی بەرزی ئەوێ جگە لەوەش هەر وەکو گوتم من بەداخەوە فریانە کەوتم دەنا شتی باشم پێشکەش دەکرد چونکە بە تەمای مەسحێکی مەیدانی هەر ئەو ناوچانە بووم من داعشی بەسەر دەهات یعنی ئەوەشی ڕێگر بوو لە بەردەم ئەو کارە زانستی منیش اینجا بۆیە ناچار هەموو سەرچاوە کۆنەکانم بەکارهێنا لەوەی دکتۆر خەلیل ئیسماعیلیش و هەروەها کۆمەڵێک سەرچاوەی تر دەکرێ بڵێن کۆنن جیاوازە لەوەی کە ئەگەر تۆ مەیدانی و شتی عەمەلی نوێ پێشکەش بکەیت منیش هەر مەقسەدم ئەوە بوو ئیسارەکردن و جەختکردنەوە لەسەر ئەو بابەتە ژمارە وەڵاهی ژمارە من تەسەوڕ مەکرد وابزانم ڕاستیشم
کە چونکە ئەو ناوچەی دەشتی نینەوە و تا بە شنگاریش دەکەونە دەرەوەی هەرێمی کوردستان تەسەوڕم دەکرد کە شتێکی وامان لا نەبێت سەبارەت بە ژمارەی دانیشتوانی ئەو گوندانە و هیوادارم غەڵەت بۆمان هیوادارم بۆیە بە دوایاندا نەچوو ئەوە دکتۆر ساحب دەزانی ڕەنگە دوایە ئەگەر تاکید کرد ڕاستە دەشتینەی لای مەسیحیەکان دەشتینەینەوە بەو فراوانەیە ئەوەی من بەحسم کرد هەر ئەو سنوورەی کە ئەمن بە دەشتی نینەوام ناوزەت کرد من ئەو پێشنیارەیە کە دەکرێت ئەوە هەمووی بکرێ بە پارێزگارێکی سەربەخۆ هەر با بە ناوی دەشتینێنەواش بێ یاخود بە ناوی توخمە هەرە زۆرەکە پارێزگاری با بڵین ئەگەر ڕەنگە گەورەترین قەزا لەوێ کامیان بێ سنجار بێ ڕەنگە یان تەلەعفەر بڵێ دەناخۆ فعلەن مەسیحیەکان باسی هەرچەند هینێکی کەمتر دەکەن لەوە کاک زریان مەسەلەکە جددیترە لە شانۆگەری گەورەترە لە شانۆگەری مەسەلەکە ژیانی واقعیە کە هەموو ئەو شتانەی تێدا ئەوەی ڕوویاندا بە تایبەتیش لە شوێنێکی وەکو کوردستان و کۆمەلگای کوردی کە تێیدا ئێمە معاناتمان هەیە لەگەڵ هوشیاری ئاستی هوشیاری کۆمەڵایەتی و تێیدا ئیتر خەڵکەکە یەکتر قبول ناکە کە موسڵمانەکە خۆی بە باڵادەست دەزانێ و بە حاکم و بە هەموو شتێک ئیتر ئەوانی تریش ڕەنگە ئەوانی تریش بە مستەوایەتی معەن ئەم شعور و ئەم هەڵوێستانیان هەبێ مەسەلەکە هوشیاریە ئێمە دەردی هەرە سەرەکی ئێمە هوشیاری و ئاستی تێگەیشتنی ئێمەیە بەڵێ کاک عەنان ڕاستی شێوازی پێکەوە ژیان ئەوە مەبەستە ئەوە ئەساسە تۆ چۆن ئەو شێوازی ژیانە ڕێک دەخەی چۆن فەراهەمی دەکەی چۆن خەڵکەکە یەکسان دەکەی وەکو کاک زریان گوتی بە یاسا چۆن مافەکانی دیار دەکەی هەر یەکێک نەک هەر گڕۆپەیەک هەر یەکێک بێگومان کە بوو بە تایفە و نەزعی تایفی کە دروست بوو لای هەر یەکێک ئیتر ئەوە پێکەوە ژیانەکە مەحال دەکا ئەوە سیاسەتەکە بێهیوا دەکا ئەوانەی کە بەسەر ئێمە هات حتا حەدێکی زۆربەی مەسەلەکە نەزعی تایفی و دینیە بەڕاستی بە تایبەتی ئەوەی ئەخیری کە سوغەیەکی دینی تەواوی بەسەرەوە دیارە با سیاسەتی نێودەوڵەتیشی لە پشتبی با مەرامی سیاسیشی بی نەخێر ناوەڕۆکەکەی ئاینە تایفی فەرموو ئەوە لێرە ئەوە لەوێ شیعە لەوێ سونە لەوێ اینجا هەر بەو تایفیش مافی نەتەوەی گروپەکان پێشێل دەکرێت ئێستا شەبەک بە شیعە لە قەڵم دەدرێن لە کاتێکدا وەرە دیراسەی شەبەکەکان کە بزانە تا چەندی شیعن ڕاستە عناسری شیعی تێدایە بەڵام عناسری مەسیحیش تێدایە کاکە عناسری ئیسلامی سنیشی تێدایە هەر بۆ پێیان دەڵێن شەبەک بۆ پێیان ناڵێن شیعە کاکە گروپەیەکی ئێتنۆ ئاینین ئەمانە ئێستا ئەو کراون بە شیعە یعنی بە شیعە لە قەڵەمیان بەناوی شیعە سونەکان هینیان دەکەن ئەوەی ئەتنۆگرافیا تۆ خەڵکەکە بە دروستی بناسی بزانی چێن نەک تۆ بەگەر گروپەیەکیان بخەی هەویەکەیان بزانە کاکە ئەوانە چی ئێمە هێشتا هەویەی خەڵکی خۆمان نازانین لە ڕووی نەتەوەیەوە لە ڕووی تایفیەوە لە ڕووی مەزهەبیەوە چین کاک هاشم بەڕاستی ئەتنۆگرافیا و سیاسەت لێکجیا ناکرێنەوە ئیدارەکردنی ئەو خەڵکە بە سیاسەت دەبێت ئەو خەڵکە جیاوازە لە ڕووی نەتەوەیەوە دەبێت سیاسەتێکی شیاوی هەبێ خۆ ئەتنۆگرافیان نە لە سیاسەت جودا دەبێتەوە نە لە جوگرافیا نە لە ئابووری نە لە ژیانی کولتوری ئەو هەموو یعنی ئەتنۆگرافیا چۆن دەکرێت تۆ کابرایەکی ئەتنۆگراف بی و سیاسەت وەڵاوە بنێ
نخێر ئێتنۆگرافیا و سیاسەیەک ئەجا لە هەندێک شوێن نخێر لە ئەوروپا هەندێک جار ئەتنۆلۆجیا بەکاردێنن ئەتنۆلۆجی ئێستا کەمتر ئێستا لە ڕووسیاش ئەتنۆلۆجیا زیاتر بەکاردێ ئەتنۆگرافیا کە وەکو بڵێ بوو بە هی زمانی سۆڤێت ئەویشیان گۆڕێت ئەوەی پێش داعش دووبارە نەبێتەوە کاک هیوا ئەمە قسەیەکی جوانە زۆریش زەروریە و پێویستە و دەبێ ئیشی بۆ بکرێ دەبێ ئەو هەژانە توندەی کە داعش ئێمەی هەژاند دەبێ ئێمەی بە ئاگاه هێنا بێتەوە و دەبێ فێریشتێکی کردبین دەبێ قەدری یەکترمان لا زیاتر بوو بێ دەبێ هەز بەوە بکەین کە ئێمە بابا پێکەوە دەتوانین بژین پێکەوە دەتوانین بەهێز بین پێکەوە دەتوانین ڕێ لە داعش بگرین بێگومان حەقە دووبارە نەبێت یعنی هەموو مرۆڤێکی عاقڵ هەموو خەڵکێکی عاقڵ دەبێ ئەم شتانە دووبارە اینجا خۆ ئەوەی ڕووشی داوە لە لاوەعیەوە ڕووی داوە بەهۆی ئەو هۆکارە ئاینی و کولتوری کە خەڵکەکە تێیدا پەروەردە کراوە کابرای موسڵمان بەبێ ئەوەی بکرد بیر بکاتەوە خۆی پێ لە یێزیدیەک و مەسیحیەک گەورەترە و ئەوە ترەز لەبەری هەڵناستی و سەڵاوی جواب ناداتەوە ئەوە هەر بۆ بە شتێکی لاوەعی هیوادارم ئەو وەعیە دروست ببێ لای ئێمە وەڵێ کاک سەرۆ وەڵاهی ئەمری واقع لە هەموو شوێنێک و لە هەموو کاتێک و لە دنیادا حسابی بۆ دەکرێت واقعی نوێ جا ئێمە ئەگەر با ئەوەندە بەهێز بین با ئەوەندە عاقڵ بین کە ئەو ئەمری واقعە لە دەست خۆمان نەدەین کە دەبێ هەرواش بێ خۆ لە سەدەی 21 شوێوە ئەوە ئیتر دەبێ دەست لە زۆر شتام شوێن ئایا سیاسەتێکی وامان هەیە کە نەوەڵاک بەداخەوە کاک دکتۆر لەتیف بەداخەوە خۆ دەردی ئێمە ئەوەیە کە ئێمە هێتا ئێستا سیاسەتێکی ئێتنۆگرافیانە و حتا جوگرافیانەشمان نییە بەداخەوە کە تێیدا دووچاری ئەم جۆرە گرفت و کێشانە نەبین قسەکانی مامۆستا محەممەد جوان بوون سەوارەت بە سامانی مرۆیی و پێشنیارەکانی و مەسەلە تاریخیەکان فعلا وابوون بەڵێ سوپاستان دەکەم هەر ئەوە بۆ قسەکانم دەستخۆشتان لێ دەکەم مەمنون بۆ ئەو بەشداری کردنانەکە